الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە ئەڵقەی ژمارە 88 لە بەرنامەی نووسین و یادەوەری گەیشتنەوە خزمەت ئێوەی خۆشەویست لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر قسە لەسەر بابەتی نەسخ یاخود با بڵێن ناسخ و مەنسوخ لە قورئانی پیرۆزاکەین. هەرچەندە وەکو وتم لە کتێبەکەی مامۆستایە بەتەنها نەسخ هاتووە و ڕوونشی کردەوە کە بۆچی بەتەنها نەسخی هێناوە. وەکو گوتیشمان ئەم بابەتە بابەتێکی گرنگە و بابەتێکە ئەبێ جوان ڕوون بکرێتەوە. وەکو مامۆستاش لە پێشێکی بەرنامەی ڕابردووە وتی ئەگەر کەسێک بێوێت تێبگا ئەبێ زۆر ورد گوێ بگرێ و زۆر ورد گوێ لە وەڵامەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر بکە. بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس کاک پەیوەندی، هۆش بەخێر بێن. سپاس دەکەین مامۆستا. ئەگەر وشەی نەسخ وردکەینەوە با بزانین نەسخ بە مانای چی؟ ئایا ئەوەی کە پێگوترێت نەسخ لە قورئانە بە مانایەک هاتووە و لە زانستی زمانەوانیشە بە مانایەکی تر، یاخود نەسخ چونکە وەک دەبینین خلافەکە لەسەر وشەکەیە، واتە کە باس لە نەسخ ئەکرێت لە قورئانە هەندێک بە مانایەک بەکاری دێنن، هەندێک بە مانایەکی دیکە بە بەکاری دێنین. با بزانین لە زانستی زمانەوانی و واروەها لەو خیتابە قورئانیش کە هاتووە وشەی نەسخ چۆن هاتووە و بە مانای چییە؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. کاک پەیوەند وشەی نەسخ خوای پەروەردگار لە قورئاندا بەکاری هێناوە بە چەند واتایەک کە هەموو ئەو واتایانە لە زمانی عەرەبیشدا هەن. خوا سوبحانه وتعالى فەرمایشتی خۆی دیارە بە زمانی عەرەبی دابەزاندووە، قورئانەن عەرەبیەن، قورئانێکە بە زمانی عەرەبی. جا وشەی عەرەبی دوو واتای هەن. واتایەکی ئەوەیە کە زمانی نەتەوەیەکە کە پێیان دەگوترێ عەرەب، زمانی ئەوانە. واتایەکی دیکە بۆ وشەی عەرەبی یعنی ڕۆشن، لە زمانی عەرەبیدا دەگوترێ ئەعرەب عن ڕەئیه، واتە ڕای خۆی دەرخست، بیر و ڕای خۆی خستە ڕوونی کردەوە. و وشەی عەرەبی بە معنای ڕۆشن دێت. جا گەلی عەرەب زمانی خۆیان پێ ڕۆشن بووە، زمانی غەیری خۆیان پێ ناڕۆشن بووە. بۆیە عەرەب بە غەیری خۆیان یان گوتووە عەجەم یا ئەعجەم. عەجەمی یا ئەعجەمی یعنی کەسێک کە زمانێکی هەیە ناڕۆشنە. عەرەب زمانی خۆیان لەبەر لێ حاڵی بوو، گوتوانە زمانی ئێمە ڕۆشنە. زمانی غەیری خۆیان جا ئەگەر هی ئەو کاتە ڕۆمی بووە، فارسی بووە، کوردی بووە، هەرچی بکوتوانە ئەعجەمی یا عەجەمی. جا ئەوە شتێکی ڕێژەییە، وەکوم لە هەندێک کتێبەکانی خۆمدا گوتوومە. بابایەکی کوردیش زمانەکە خۆی پێ ڕۆشنە، هەموو زمانەکانی کە غەیری خۆی پێ ناڕۆشنن، کەواتە ئەو شتێکی ڕێژەییە. عەرەب زمانی خۆیان پێ ڕۆشنە، زمانی غەیری خۆیان پێ ناڕۆشنە. و غەیرە عەرەبیش جا ئەگەر تورکە هەر تورکی پێ ڕۆشنە، زمانی غەیری تورکی پێ ناڕۆشنە، پێ عەجەمیە بەواتە زمانەوانیەکەی. یعنی هەموو کەسێک زمانی خۆی پێ ڕۆشنە و زمانی غەیری خۆی پێ ناڕۆشنە. هەموو کەسێک زمانی خۆی پێ عەرەبیە بە واتای ڕۆشن و زمانی غەیری خۆی پێ ئەعجەمیە. جا خوا قورئانی دابەزاندووە بە زمانی نەتەوەی عەرەب و بە زمانێکی ڕۆشن، کەواتە هەر بەو چەمکوواتایانەی کە لەو زمانەدا بۆ ئەو وشانە دانراون، خوای پەروەردگار ئەو چەمکوواتانەی بەکارهێناون. بەڵام جاری وا هەیە چەمکێکی دیکە، واتایەکی دیکەی گشتی تری داوەتێ یاخود تایبەتتری داوەتێ. بۆ وێنە وشەی سەڵات. سەڵات لە زمانی عەرەبیدا معنای دوعا دێت، بەڵام ئێستا کە دەگوترێت سەلات
طبعا القرآن ده بمعنى دعاء كل قد علم صلاته وتسبيحه وباسي بالندان دكا لسورة نور ده فرمي كل قد علم صلاته وتسبيحه هر كامل بالند كان صلاتي خوي وتسبيحاتي خوي دزانيت أما هر بواتا زمانوانيكي بكاري هنا بلام إستا زانایان ئاوا پێناسێ سەڵات دەکەن دەڵێن الصلاة أقوال وأفعال مفتتحة بالتكبير مختتمة بالتسليم أما پێناسەی زاراوەیە ئیصلاحیە دەڵێن چەند قسە و کردەوەیەکن بە الله أكبر دەست پێ دەکەن بە سەلامدانەوە کۆتاییان پێ دێ ئەمە سەڵاتی شەرعیە یا وشەی زەکات لە زمانی عەرەبیدا معنای پاکبوونەوە دێ خی پرگار وشەی زەکاتی بەکارهێناوە بۆ دانی ئەندازەیەک لە ماڵی خۆت کە شەریعەت دیاری کردووە ماڵەکە خۆتی پێ پاک دەکەیەوە سەوم بە معنای سکوت بەکارهێنراوە بە معنای نەکردن ئینی نەدەرت للرحمن صوما فلن أكلم اليوم إنسيا من بۆ خوای بە بەزەیی ڕۆژوم لە خۆم گرتووە ئەمڕۆ لەگەڵ هیچ مرۆڤێکدا قسە ناکەم کەواتە قسە نەکردن بە ڕۆژوو دانراوە خۆگرتنەوە لە قسەکردن بەڵام ئایا صیام یا سەوم ئێستا یان بە معنای قسە نەکردنە لە قورئاندا وا بەکار هاتووە چونکە لە ئەسڵی زمانی عەرەبیدا ئەو واتایی هەیە بەڵام نا ئێستا دەڵێن ڕۆژوگرتنەوەی کە لە شەبەقی بەیانیەوە هیچ نەخۆیەوە و شتەکانێکە کە ڕۆژیان پێدەچێ هەتاکو خۆر ئاوا دەبێت هەروەها زەکات یا حەج بە معنای قەسد دێ قەسد حەجەه یعنی قەسەدەه بەڵام ئێستا حەج بریتێ لەو شەعیرەیە لەو خواپەرستیە کە بە ئیحرام هێنان دەست پێ دەکا و دوایی بە ئیحرام شکاندن کۆتایی پێدێ و مەناسیکەکان و ئەوانە کەواتە وشەی نەسخیش بینەوە سەر ئەوە وشەی نەسخیش خی پەروەردگار هەر بە معنای ئەسڵیەکەی زمانەوانیەکەی بەکاری هێناوە النسخ الإزالة خی پەروەردگار دەفەرمێ ما ننسخ من آية أو ننسها نأتي بخير منها أو مثلها هیچ ئاەتێک لا نابین یا لە بیری نابینەوە مەگەر وەک هیچی لە خۆی چاکتر یا وەکو خۆی دەهێنین کەواتە لێرە نەسخ بە معنای ئیزالە لابردن ئەوە لە ئەسڵی زمانی عەرەبیشدا لە زمانی عەرەبیدا دەگوترێ نەسەخەتی شەمس و ئەڵظیلە خۆر سێبەرەکەی لابرد خۆر کە وردە دێتە نێوەڕاستی ئاسمان سێبەرەکان نامێت هەروەها خی پەروەردگار لە سوورەتی حەجدا دەفەرمێ وما أرسلنا من قبلك من رسول ولا نبي إلا ألقى الشيطان في أمنيته إلا إذا تمنى ألقى الشيطان في أمنيته فينسخ الله ما يلقي الشيطان ثم يحكم الله آياته والله عليم حكيم ڕوو بە پێغەمبەری خاتم دەفەرمێ صلى الله عليه وسلم لە پێش تۆدا هیچ ڕەوانەکراوێک و هیچ پێغەمبەرێکمان نەناردووە إلا إذا تمنى ألقى الشيطان في أمنيته مەگەر کاتێک کە خۆزگەی خواستووە شەیطان شتێکی فڕێداوەتە نێو خۆزگەکەی فينسخ الله ما يلقي الشيطان دوای خوا ئەوەی کە شەیطان فڕێداوە لای دەبا ثم يحكم الله آياته دوای خوا ئاەتەکانی خۆی محکەم دەکا قایب دەکا کەواتە نەسخ پێچەوانەی ئیحکامە ئیحکام یعنی قایمکردن وابێ کە لا نەچێ قایمکردن و لە شوێنی خۆ داکوتان نەسخ یعنی لابردن ئەوە ئەسڵی واتای نەسخ بە معنای ئیزالە و لابردن دێ بەڵام دوایی بە معنای گواستنەوەش دێت لە بەرگرتنەوە بۆ وێنە خی پەروەردگار لە سوورەتی الجاثیەدا دەفەرمێ ئینا کونا نەستەنسیخ ما كنتم تعملون دەفەرمێ ئێمە ئەوەی ئێوە دەتان کرد فتوکۆپیمان دەکرد نوسخە بەرداریمان لێ دەکرد نوسخەمان لێ دەگرتەوە یعنی ئێوەی کە دەتان کرد ئێوە ڕێک طبق الأصل نوسخەمان لەبەر دەگرتەوە کە ئەمە ئیعجازێکی علمی تێدایە کە کاتی خۆی زانیان وان زانیوە کە فریشتەکان کردەوەکانی ئێمە تۆمار دەکەن واتە دەینووسن فڵان کەس لە فڵان کاتە دە فڵان کارەی کرد بەڵام ئەم ئاەتە ئاماژە بەوە دەکا کە هەرچی تۆ دەیکەی طبق الأصل خی پەروەردگار دەری دەسوێنێتەوە یعنی بە وەک چۆن کامێرەی ڤیدیۆیی ئێستا دەگیری ئەوانە جا ئەمە لە سوورەتی کەهفیدا دەفەرمێ وەجەدوا ما عەمیلوا حاضرا ئەوەی کردبوویان بە ئامادەکراوی بینیانەوە یا لە سوورەتی
زلزال كذا فرمي فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره هر کەسێک گرانایی گەردێک چاکە بکە دەیبینێتەوە کردەوە کە دەبینێتەوە و هەر کەسێک گرانایی گەردێک خراپە بکە کردەوە کە خۆی دەبینێتەوە جا ئەمە ئیعجازێکی علمیە کە لە ئێستا مەجال نییە باسی ئەوە بکەین کەواتە بە معنای نوسخە لە بەرگرتنەوەش دێت یاخود گواستنەوەی شتێک لە کتێبێکەوە بۆ کتێبی بۆ شوێنێکی دیکە هەروە بە معنای جێگۆڕکەش دێ کە دەفەرمەوە ئیدا بەدەلنا ئایەتەن مەکانە ئایەتین والله ئەعلم بما ينزل قالوا إنما أنت مفتر بل أكثرهم لا يعلمون ئەگەر ئاەتێکمان جێگۆڕکە پێکرد لە شوێنی ئاەتێک گریمان دەڵێن تۆ هەڵبەستەری بەڵکو زۆربەیان نازانن بەو چەند واتای لە قورئاندا بەکار هاتووە و هەموو ئەو واتانە لە ئەسڵی ئەو شەیەدا هەن لە زمانی عەرەبیشدا کەواتە بەڵام ئەسڵ واتایەکەی نەسخ یعنی لابردن کەواتە کە زانایان گوتویانە فڵان ئاەتە ناسیخە واتە لابەرە فڵان ئاەتە منسوخە واتە لابراوە یعنی ئەو ئاەتەیە دوایە ئەو ئاەتەی دیکەی لابردووە جا چه خوێندنەوە حکمەکەی لابر بێ بە پێ زانە ئەوانەی کە دەڵێن ئەوە لە قورئاندا هەیە چه تەنیا حکمەکەی لابر و خوێندنەوەکەی مابێ چه خوێندنەوەکەی خوێندنەوەکەی لابر بێ حکمەکەی مابێ ئەو سێ حاڵەتە هەن یا هەردووشیانی لابردووە یا یەکێکیانی لابردووە یا خوێندنەوەکەی لابردووە حکمەکەی ما یا حکمەکەی لابردو خوێندنەوەکەی ماوە مامۆستا ئەی هۆکار چییە کە ئەم جۆری تێگەشتنە ئەگۆڕێ لە نێوانی زانانی پێشین و زانانی پاشین ینی تێڕوانینەکە یاخود خلافەکە مەسەلەن بۆ منە لەسەر چەمکەکە بۆچی دروستە بێت بەڵێ ئەوە زۆر گرنگە ئەو پرسیارە کاک پەیوەند چونکە هەر کام لە الشاطبی لە الموافقاتەکەی خۆیدا القرطبی لە تەفسیرەکەی خۆیدا و زانانی دیکە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبەکانی خۆیدا و ئیبن القەیم لە کتێبەکانی خۆیدا ئاماژیان کردو بەوە کە وشەی نەسەخ لە لای زانایانی پێشین کە دەگوترێ پێشین بۆ زانیاریت واتە هاوڵان خوالیان ڕازی بێ جیلی دوای هاوڵان کە پێیان دەوتر شوێن کەوتوان تابعین و جیلی دوای ئەوانش کە پێیان دەوتر تابعی التابعین ئەو سێ جیلە کە پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم دەفەرمێ خير الناس قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم يا خير القرون قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم سێ سەدان باز دەکات باشترینی خەڵک ئەوانن کە من لە نێویاندا بوو ماتە هاوڵان دوای ئەوانی دوایوان شوێن کەوتوان دوای ئەوانی دوایوان تۆ شوێن کەوتوانی شوێن کەوتوان کە زانایان دەڵێن قڕن لە بەکارهێنانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام 70 ساڵ دەگرێتەوە ئەگە 70 ساڵ بێ کەواتە لە 210 کۆچی ئەو سێ جیلە ئەو سێ سەدەیە کە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام باشترینن واتە بە گشتی باشترینن لە جیلەکانی دیکە لە 210 کۆچی کۆتاییان پێدێ ئەگەر 100 ساڵ بێ قڕن ئەوە لە 300 کۆچی کۆتاییان پێدێ جا لێرە کە پێغەمبەر وا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ باشترینی ئومەتی من یا باشترین قڕن ئەو سێ سەدەیەن ئەوانە ئەگەر تەماشا بکەی وشەی نەسخیان بەکارهێناوە بە چەمکێکی فراوانتر لەوەی دوایی زانانی پاشین بەکاریان هێناوە چۆن پێشتر شەر ئاماژەم پێدا لە ئاڵقەی پێشوشدا ئەوان وشەی نەسخیان بەکارهێناوە وەکو الشاطبی لە موافقاتەکەی خۆیدا دەڵێن و القورطبی دەڵێ و زانانی دیکە دەڵێن هاوڵان و تابعین و تابعین ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ وشەی نەسخیان بەکارهێناوە بە چەند واتایەک یەکەم بەو واتایە کە خوای پەروەردگار شتێکی بەگشتی فەرمووە دوایی ئەو چەمکە گشتیە کە ئەو ئاەتە دەیگەیەنێ ئاەتێکی دیکەی ناردووە کە ئەو چەمکە گشتێ تایبەت دەکا بۆ وێنە خوا سبحانه وتعالى دەفەرمێ
يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها لسورة نور ذا أي أواني برواتان هناوە مەچنە ماڵێک لە ماڵەکانی خۆتان تاکو پێشبینی ئەوە نەکەن کە ئونسیان بۆتان دەبێ واتە پیان خۆشە بچن بۆ لایەن سەڵاویش لە خەڵکەکە نەکەن هەر ئەوەندە کافی نییە مۆڵەت وەربگری بەڵکو دەبێت دڵنیاش بی کە کاتەکەی گونجاوە وەکوم لە تەفسیری سوورەتی نوردا بە تەفسیل قسەم لەوە کردووە لێرەدا وا دەفەرمێت بەڵام دوای ئەوە ئاەتێکی کە هەر لە سوورەتی نوردا لە ئاەتی دوای ئەوە دەفەرمێ ليس عليكم جناح أن تدخلوا بيوتا غير مسكونة فيها متاع لكم گوناحتان ناگاتێ بچنە ماڵانێکەوە کە خەڵکیان تێدا نییە ئێوەش پێویستێکتان لێوێدا هەیە یاخود بەهرەیەک لێ وەردەگرن زانایان دەڵێن ئەوەی پێشێ دەفەرمێ مەچنە هیچ ماڵێک جگە لە ماڵەکانی خۆتان تاکو دڵنیانە بن کە پێیان چاکە و سەڵاویش لە خەڵکەکە نەکەن ئاەتی دوایە دەفەرمێ گوناحتان ناگاتێ بچنە ماڵانێکەوە کە خەڵکێکی دیاریکراویان تێدا نییە بەبێ سەڵاوکردن بەبێ مۆڵەت وەرگرتن ئەمە یعنی چی ئەوەی پێشێک گشتیە بەڵام ئەوەی دوای تایبەتیە واتە ماڵانێکی گشتی ئەتۆ دەچی هۆڵێک دەچێ هوتێلێک دەچێت چێشتخانەیەک پێویست ناکە بچی سەڵاو بکەی و مۆڵەت وەربگرێ بێ منەیەم و بخۆ دەرگەکراوەتەوە ئەوە جیایە ئەوی دیکە جیایە یان بۆ وێنە خوای پەروەردگار هەر لە سوورەتی نوردا دەفەرمێ قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم دوای دەفەرمێ وقل للمؤمنات يغضضن من أبصارهم ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها ئافرەتانی بڕوادار بڵێ لە نیگای چاویان بگرنەوە داوینی خۆیان بپارێزن و با جوانی خۆیان دەرنەخەن مەگەر ئەوەی بە عادەت دەردەکەوێت بە عادەت و عیبادەت وەکو القورطبی دەڵێ کە بریتێ لە دەموچاو و دەست هەردوو لەپەدەست بەڵام دوای هە لە سوورەتی نوردا دەفەرمێ والقواعد من النساء اللاتي لا يرجون نكاحا فليس عليهن جناح أن يضعن ثيابهن غير متبرجات بزينة وأن يستعففن خير لهن ئافرەتانێکی کە کەوتونە تەمەنەوە کە بە تەمای هاوسەرگیری نین یا جێی تەماعی پیاوان نین گوناحیان ناکاتێک کە پۆشاکەکەیان خۆیان لە پۆشاکەکەیان سووککەن سەر پۆشیان دابنێن مەسەن ئەوانە بەڵام ئەگەر خۆش پاکەڕا بگرن بۆ ئەوان باشترە هی پێشێ دەفەرمێ دەبێت جوانی خۆیان دەرنەخەن هی دوایە دەفەرمێ ئافرەتانێک کە کەوتونە تەمەنەوە قەیناکە کەواتە ئەوەی دوایە ئەوەی پێشی تایبەت کردووە تایبەتە بە ئافرەتانی کە جێی تەماعی پیاوانە ئەمە ئەوە بۆ وێنە یعنی یان بۆ وێنە خوای پەروەردگار شتێک بەڕەهایی دەفەرمێت دوایی ئاەتێکی دیکە دێت بەنداری دەکات مقەیەدی دەکات بۆ وێنە لە چەند شوێنە لە قورئاندا هاتووە فتحریر ڕەقەبە ئازادکردنی کۆیلەیەک ئایا هەر کۆیلەیەک ئازادکە دەبێ لە شوێنی کە فتحریر ڕەقەبەتی مؤمنە کۆیلەیەکی بڕوادار زۆرێک لە زانایان دەڵێن ئەو وشەی مؤمنە قەیدێکە بەندێکە خراوەتە سەر ڕەقەبە واتە ئەو کۆیلە ئازاد دەکرێت دێ بڕوادار بێ هەڵبەتە هێندێکیش گوتویانە لەو شوێنی کە بەو قەیدەوە هاتووە مەرجەکە بڕوادار بێ بەڵام لەو شوێنی کە بەبێ قەید هاتووە هەل واتە ڕەهایەکەی خۆی هەیەتی یاخود شتێک خوای پەروەردگار بە موجمەلی باس کردو بە مبهەمی بە کورتی بەڵام لە شوێنی کە تەفسیلی دەداتێ بۆ وێنە دەفەرمێ ولم يلبسوا إيمانهم بظلم الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون ئەوانەی کە ئیمانیان هێنا و ئیمانەکان لەگەڵ زوڵم تێکەڵ نەکردو ئەوانە دڵنیاییان بۆ هەیە و ئەوانە ڕێی ڕاست گرتوانن هەتا ئەم ئاەتە کە دابەزی لە صحیح مسلم داهاتووە هاوڵان وتیان ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وأينا لم يظلم نفسه کام لە ئێمە زوڵمی لە خۆی نەکردووە ویان زانی کەمە بەس لە ظلم گوناحە ئاەتەکە دەفەرمێ هەر کەسێک کە ئیمانی هێنا بێ و زوڵمی تێکەڵ بە ئیمانەکەی نەکردووە ویان زانی بەس پێ گوناحە و تەنجا هەمومان گوناحمان کردووە نەزەرە گوناح مەسەڵ گوناحی گچکەی گەورەیە دوای پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بۆی ڕوونکردنەوە فەرمووی لەیسە بذالکم مەبەست پێی ئەوە نییە بەڵکو مەبەست لە زوڵم شیرکە کە دەفەرمێ يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم لقمان ئامۆژگاری کوڕەکەی دەکات ڕۆڵە
هاوبەش بۆ خوادامەنێ هاوبەش بۆ خوادانان سیستەمێکی گەورەیە فەرمی مەبەست لە زوڵم لێرە شیرکە کەواتە ئەوەی پێشێ موجمەلە ئەمەیان تەفسیلە جا زانایان دەڵێن پێشین هاوڵان و تابعین و تابعی تابعین و شەی نەسخیان بەکارهێنا بە هەموو ئەو واتایانە و بەوەشیان بەکارهێناوە کە ئاەتێک دابەزی بێ حکمی شتێکی دیکەی لابرد بێ بۆ وێنە لە سوورەتی ئەلبەقەڕەدا کە دەفەرمێ قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها فولي وجهك شطر المسجد الحرام ئێمە ڕووی تۆ دەبینین تەماشای ئاسمان دەکەی و دوعا دەکەی دەپاڕێەوە ئێمە لەمە دوا ڕوود پێ دەکەینە ڕووگەیەک کە دڵپەسەندی تۆ بێ لەمە دوا ڕوو بکەنە کەعبە ئەمە ئاەتە مبارەکەکە هیچ ئاەتی نەسخ نەکردون چکو لە هیچ ئاەتێکدا نەهاتۆ بە ڕوو بکەنە بەیت المەقدیس بەڵکو قورئان سونەتی نەسخ کردوێتەوە چونکە زانایان تەفسیر دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم کە چوو بۆ مەدینە پێشێ لە مەککە هەر ڕووی لە بەیت المەقدیس دەکرد لە مەدینە 16 مانگ یا 17 مانگ ڕووی لە هەر لە بەیت المەقدیس بوو بەڵام حەزی دەکرد ڕووی پێوەرسۆڕێندرێ بەرەو کەعبە ئەو ئاەتەدا بەزی فەرمووی لەمەدا ڕوو بکەنە کەعبە واتە ئەوەی کە بە سونەت بوو قورئان سونەت نەسخ دەکاتەوە نەسخی کردەوە جا ئەلشاتبی دەڵێ خاڵی هاوبەشی هەموو ئەوانە چ تەقییدی مطلق چ تەخسیصی عام چ تەبیینی مجمل چ لابردنی حکم خاڵی هاوبەشیان بریتێ لە چی بریتێ لەوە کە ئەوەی دوایە دێ کاری پێ دەکرێ و حکم دەکا بەسەر ئەوەی پێشێدا خاڵی هاوبەشیان ئەوەیە بەڵام ئەوە بە زانانی پێشین ئەویان بەکارێنەوە زانانی دوایە گوتویانە نسخ بریتێ لە إزالة حكم وحي سابق يا حكم سابق بحكم لاحق لا بردني وحيكي بيشتر يا حكمكي بيشتر بحكمكي دواتر أوان هر بوتشم كا بكاريان هناو كزاناني بيشين يعني بيني وقلت أنا أو آتين نسخدوتوا أو آتين نسخدوتوا وان زاني هر بوتشم كي أوانا بويا قلت أنا قرآن أو مصحفي لبردسي منسوخي تيدا قلت أنا أواني عبد الله كوري عباس شوي قلت أواني عبد الله كوري عمر خوال خويان بابيان رازي واي قلت أواني عبد الله كوري مسعود ضل أو وين نسخدو نانزاني كأوما بس في أوبوا حكمي قشتي بودو أي تايبت كراوة ياخذ الرهاب بودو أي بندار كراوة ياخذ مجمل بودو أي تفصيلي دراوتي باش ما مصر جاء أو كسي لي ورنبته لي تناقة وخسي خومان بهر تنيا لي وربنوش بس نية بالكو دبيت كابرتو زي أو زاراوانش تيبقى دبيت تو شار زي أصولي فقه بيه دەتوانین بڵێن ئەم بەرنامەیە زیاتر بۆ مامۆستایان و بۆ ئەهلی عیلم و بۆ کەسانێکە کە شارەزای ئەو زاراوانە هەن ئینشاڵڵا هەرچۆن بێ مسلمانان بەگشتی بەهرەیەکی لێ وەردەگرن بەڵام کەسانێک کە شارەزا بن لە فیقه و ئوسولی فیقه و ئەهلی فیکر بن و ئەو زاراوانە شارەزا بن زیاتر تێدەگەن مامۆستا لە خاڵی دووەمی کتێبەکەدا مەرجەکانی نەسخ چوار بنەمای سەرەکی تێناوە کردوتن بە مەرجی سەرەکی حەزم کرد ئەو چوار خاڵە ئەگەر بکرێت باسی بکەین باشە دیارە هەر کاتێک بگوترێ ئەو دقەی نەسخ کردوێتەوە بە ئاوای بڵێین چونکە بڕوان بۆ نییە هیچ ئاەتێکی نەسخ کردوێتەوە بەڵام قەنەعەتم بەوە هەیە قورئان سونەت نەسخ دەکات و نەسخیشی کردوێتەوە سونەتی نەسخ کردوێتەوە دەتوانین نیشانە بەڵگە بێنینەوە و دەشگونجێ ئیمکانی هەیە قورئانیش ئاەتێکی نەسخ بێتەوە بەڵام نەک ئەو ئاەتان ئێستا لە دوو توێ موسحەفدا هەن ئەوەش دەگونجێ یعنی ئەگەرێکە وەکو لێرەشدا باسم کردووە بەڵام ئەوەی ناگونجێ ئەوەی کە ئەوەی لە دوو توێ موسحەفدا هەیە هیچ ئاەتێکی تێدا بێ کە حکمەکەی لاچوو بێ و بخوێندرێتەوە یاخود حکمەکەی ما بێت و نەخوێندرێتەوە یا نەحکمی ما بێ و نەبش خوێندرێتەوە هیچ شتێکی وا لە دووتوێ موسحەفدا نییە جا مەرجەکان زانیان توانێت دەبێت ئەو چوار مەرجە هەر هەبن یەکەم ئەوەیە کە ئەگەر بڵێن لە قورئاندا منسوخ هەیە یەکەم دەبێ ئاەتەکە کە دەڵێن نەسخ کراوەتەوە و ئاەتەکەی دیکە کە دەڵێن نەسخی کردوێتەوە
بەو چەمکەی نەسخ کە زانایانی پاشین بەکاریان هێناوە واتە لابردنی حکمێکی پێشتر بە حکمێکی دواتر یا وحدێکی پێشتر بە وحدێکی دواتر بەو چەمکە ئەگەنا بە چەمکی زانانی پێشین بەکاریان هێناوە هەمووان یەکدەنجین کە نەسخەیە لە قورئاندا بەو چەمکە کە حکمێک بە گشتی هاتو دوای کە حکمێککە تایبەتی کردووە حکمێک بە ڕەهایی هاتو دوای حکمێککە مقەیەدی کردووە حکمێک بە کورتی هاتو دوای حکمێککە تەفسیلی پێداوە یاخود حکمێک هاتووە بۆ کاتێک بەڵام کاتێک زمینەی جێبەجێکردنی ناڕەخسێ ڕادەوەستێنرێت تا دوای زمینەکە دەڕەخسێتەوە یا حکمێک بۆ حاڵەتێکی مسلمانان هاتووە وەکو دەفەرمێ ئین یەکم منکم 20 صابرون یغلبوا 200 ئەگەر 20 خۆراگرتانە بەسەر 200 زاڵ دەبن ئەوە حکمێکە بۆ کاتێک هاتووە دوای دەفەرمێ الآن خفف الله عنكم وعلم أن فيكم ضعفا فإن يكن منكم 100 صابرة يغلبوا 200 وإن يكن منكم 1000 يغلبوا 2000 بإذن الله والله مع الصابرين ئەمە دوو حکمن بەڵ هەر کامێکیان بۆ کاتی خۆی کاتی مسلمانان لە ڕووی ئیمان و لە ڕووی جۆری ئیمانەکەیان زۆر محکەمن دەبێ یەک بەدەبن یەک مسلمان لە بەرامبەری جەنگاوەرانی نامسلمان بوەستێ بەڵام کە ئیمانەکەیان ئاستەکەی دابەزی ئەو جا با یەک بەدوو بن مسلمانێک دەبێت بەرهەڵسی دوان هەر بکە کەواتە ئەو دوو حکمە هیچیان لا نەبردووە یەکیان بۆ حاڵەتێک کە مسلمانان ئیمانیان بەهێز بێ و دیکە کە ئیمانەکەیان دابەزی هیچی خوا نەیفەرمووە ئەوە لابراوە ئەوە کاری پێ ناکرێت جا دەبێ هەم ئەو ئاەتە کە دەڵێن لابراوە ئاەتێک بێت لە دووتوێی موسحەفدا بێ هەم ئەو ئاەتەش کە دەڵێن لای بردووە ناسیخەکەش ئەویش لە دووتوێی موسحەفدا ئەو مەرجی یەکەم دوو مەرجی دووەم ئەوەیە کە ئەو دوو ئاەتە نەگونجێ پێکەوە کۆ بکرێنەوە واتە تێک جیرانیان هەبێ و نەگونجێ پێکەوە کۆ بکرێنەوە ئەمما ئاەتێک بەگشتی هاتووە یەکێک تایبەتی کردووە ئاەتێک بە ڕەهایی هاتووە ئەوی دیکە تەقییدی کردووە ئاەتێک بە مجمەلی هاتووە دیکە تەفسیلی داوەتەوە تێک ناگیرێن یا ئاەتێک بۆ حاڵەتێک هاتووە ئاەتێککە بۆ حاڵەتێکی دیکەوەی سوورەتی ئەنفال پێشە دەفەرمێ 20 بەسەر 200 زاڵ دەبن دوای دەفەرمێ 100 بەسەر 200 زاڵ دەبن ئەوە بۆ دوو حاڵەتی جیایە مەرجێکی دیکە ئەوەیە کە یەکەمەوە کە تەمان دەبێت هەردووچیان لە قورئان دابن لە دووتوێ موسحەف دابن دوو دەبێ ناسخ لە دوای منسوخ هاتبێ یعنی لە ڕووی ڕیزبەندی کاتیەوە دەبێ منسوخەکە هاتبێ دوای ناسخەکە هاتبێت جا ئەوە بۆیە وام گوتۆ چونکە لە سوورەتی ئەلبەقەرەدا لە باسی عیدەی متوفا عنها زەوجوهادا زانایان گوتویانە خوای پروردگار پێشێ دەفەرمێ ئەوانەی کە وەفات دەکەن و ژنیان لە دوا بەجێ دەمێنێ یەتەڕەبەصنە بئەنفوسیهن 4 ئەشهور و10 4 مانگ و 10 شەو دەبێت چاوەڕێ بن تا دوایی بۆیان هێرشوو بکەنەوە ئاەتێک 4 ئاەت لە دوای ئەو هاتووە دەفەرمێ ساڵێک دەبێت چاوەڕێ بن جا گوتویانە ئەوەی دەڵێ دەفەرمێ ساڵێک هەرچەند لە دوایوی هاتووە بەس ئەوەیان منسوخە ئەوەی کە پێشتر هاتووە ناسیخە بەڵام گوتومانە نا من تەمەلێدە باسم کردووە کە نەخێر ئەو 4 مانگ و 10 شەوەکە واجبە ئافرەت ئەوەندە چاوەڕێ بکە ساڵەکە بۆی هەیە سونەتە یعنی یەکیان بۆ حاڵەتی وجوب ئەوەی دیکە بۆ حاڵەتی نەدبە پاشان دەبێ ئەوەی کە منسوخ دەبێتەوە دەبێت قابلیەتی نەسخی هەبێت چۆن هەموو ئەو شتانەی پەیوەندیان بە هەواڵەکانەوە هەیە خوای پروردگار باسی بەهەشت دەکات باسی دۆزەخ دەکات یا باسی بەسەراتی پێغەمبەران دەکات عەلەیهیمو السەڵاتو وەسەلام و ناگوزێ نەسخی تێدا بێ باسی ئیمان و عەقیدە دەکات باسی بەهاو ڕەوشتە بەرزەکان دەکات ئەوە ناگونجێ ڕازگۆیی هەر چاکە درۆکردن هەر خراپە لێبوردن هەر باشە ئاخر زۆر لە زانایان گوتویانە ئاەتی سەیف هەموو ئەو ئاەتانەی باسی لێبوردن و چاوپۆشی و سەماحەت و دیکتراون دەکەن هەمویان نەسخ کراون نەخێر بەها بەرزەکان لە شوێنی خۆیانن کەواتە مەرجێکی دیکە ئەوەی کە ئەو ئاەتە ئەو بابەتە قابلیەتی نەسخبوونی هەبێ وەکو گوتم مەرجێکی دیکەش ئەوەیە کە تێک بگیرێن تێک گیرانێک کە نەگونجێ پێکەوە کۆ بکرێنەوە ئەو 4 مەرجە
زانیان بەمەرجیان گرتوون و بۆ زانیاری جناب و بینەران و بیسەرانی بەڕێزیشت هەموو ئەوانەش کە بەو مەرجانەشەوە زانایانی لێکۆڵەرەوە کە قەنەعەتیشان بەوە بووە کە منسوخ لە قورئاندا هەیە گوتویانە دەبێ زۆر لێ بکۆڵینەوە زۆر ورد بینەوە ناچار بین ئەو جا بڵێن ئەو ئاەتە منسوخە بۆ چونکە لە ئەسڵدا خی پەروەردگار هەموو قورئانی بۆ ناردووە کە کاری پێ بکرێ و قورئانی دابەزاندووە کە ئیلتزامی پێوە بکرێ کەواتە دەبێت ئیلتزام بە هەموویەوە بکرێ دەبێت تۆ تەواو دڵنیابی کە فلان ئاەتە کە وەکو گوتم ئەسیوطی ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ 20 ئاەت لە قورئاندا هەن کە نەسخیان هات بێتە سەر بەڵام محەممەد خەضری بەک لە کتێب ئوسوول فقهدا ئەو هەر کام لەو 20 ئاەتەشی لە ئەسیوطی هەڵوەشاندوونەوە دەڵێ نەخێر هەموویان یانەوە تا گشتین و تایبەت کراون یاخود ڕەهان و بەنددار کراون یاخود مجمل و تەفسیل دراون بەڵام هیچیان ناچار نین ئێمە بڵێن وەڵا منسوخن و کاریان پێ ناکرێت مامۆستا هەندێک لە ڕای هەندێک کەس ئەهێنم کە لە نووسین و واروەها لە وتارە ئەمە جۆم لێگرتوون هەندێکگەڵێن بەوەی کە بیسەلمێنن کە نەسخ لە قورئانە هەیە ئەڵێن ئایا تەورات و زەبور واتە کتێبە ئاسمانیەکان کەلامی خوا بوون یا کەلامی خوا نەبوون لە وڵام هەڵان کەلامی خوا بوون ئەی چۆن قورئان هاتووە نەسخی ئەو کتێبە پێشینانەی کردووە خۆ ئەوانش مادام کەلامی خوا بوون چۆن قورئان هاتووە نەسخی ئەوانی کردووە مبەڕیر بۆ ئەوەیەنەوە کە مادام ئەوانیش فەرمایشتی خوای پەروەردگارن ئەگەر قسەکە لەسەر ئەوەیە ئەی چۆن قورئان ئەوانی نەسخ کردوەوە چۆن قەنەعەت بەوە بکەین کە قورئان بۆ خۆی نەسخیتیان نییە بەڵێ کاک پەیوەندجان جارێ بەو واتایە کە قورئان ئەوانی نەسخ کردێتەوە ئێمە ئاەتێکمانێ لە قورئاندا بفەرمێ ئەو کتێبانەی پێشێم نەسخ کردوونەوە بەڵام ئێمە لە سوورەتی مائیدەدا خوای پەروەردگار دەفەرمێ و ئەنزەلنا ئیلەیکە الکیتابە بالحەق مصدقا لما بین یدیه ومهيمنا عليه فاحكم بينهم بما أنزل الله ولا تتبع أهواءهم دوایی دەفەرمێ لكل جعلنا منكم شرعة ومنهاجا تەماشا بکە دەفەرمێ دوای ئەوەی باسی تەورات دەکا کە جوولەکەکان دراوە ئینجیل کە بە نەسڕانیەکان دراوە دوای دەفەرمێ وأنزلنا إليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه فاحكم بينهم بما أنزل الله ولا تتبع أهواءهم دوای کتێبمان بۆ سەر تۆ دابەزان بە حەق کتێبەکانی پێش خۆی بەڕاست دەزانێت نافەرمێن لای بردوون بەڕاستیان دەزانێت بەڵام بەسەریشانەوە چاودێرە ئەتۆ حکمیان لە بیندا بکە بەوە کە خوا دایبەزاندووە دوای دەفەرمێ لكل جعلنا منكم شرعة ومنهاجا بۆ هەر کامێکتان بەرنامەیەک و میتۆدێکمان داناوە لێرەدا ئەو ئاەتە مبارەکە ئەوە دەگەیەنێ کە قورئان کتێبەکانی پێش خۆی بەڕاست دەزانێت مصدقا لما بين يديه من الكتاب بەڵام کە بەڕاستیان دەزانێ و مهيمنا عليه بەسەریشانەوە چاودێرە واتە هەر گۆڕانکاری دەستکاریشان تێدا کرابێ قورئان بەسەریانەوە چاودێرە ڕاستی دەکاتەوە لە سوورەتی النملدا دەفەرمێ إن هذا القرآن يقص على بني إسرائيل أكثر الذي هم فيه يختلفون وإنه لهدى ورحمة للمؤمنين بەدڵنیایی ئەم قورئانە زۆربەی ئەوەی کە بەنو ئیسرائیل تێدا کەوتونە ڕازیایی و کێشەوە بۆیان ڕوون دەکاتەوە زۆربەی بۆچی هەمووی نا هۆی بە پێویست نەزانیوە بەڵام زۆربەی ئەوان تێدا کەوتونە ڕازیایی قورئان بۆیان ڕاز دەکاتەوە ئەوە یەک دوو ئەدیمە بەس لە ئەوە کە ئەو کتێبە پێشوانە کاریان پێ ناکرێت بەرنامە پێشوەکان کاریان پێ ناکرێت چییە خوا دەفەرمێ لكل جعلنا منكم شرعة ومنهاجا بۆ هەر کام لە ئێوە بۆ هەر کام لە ئومەتەکان بەرنامەیەک و میتۆدێکمان داناوە واتە بۆ بەشەریەت لە دوای هاتنی محەممەد صلى الله عليه وسلم خوا قورئانی دابەزاندووە تەورات بۆ گەلی موسا بووە
ئینجیل هەر بۆ بەنو ئیسرائیل بووە، زەبووری داود هەر بۆ بەنو ئیسرائیل بووە. لە ڕاستیدا ئەو سێ کتێبە بۆ گەلی جوولەکە بوون. کتێبەکانی دیکەش بۆ کۆمەڵگاکانی پێغەمبەران بوون عەلەیهیمو سەڵاتو وەسەلام لە ڕۆژگاری خۆیاندا. ئەگەر قورئان نەشی فەرموو بە ئەوە لام بردن، بەڵام ئۆتۆماتیکی لا دەبرێن. یعنی چی؟ لە هیچ ئاەتێک نێ بفەرمێەوە نەسخ کردوونەوە، چونکە ئەو کتێبانە بۆ کۆمەلگایەکی دیاری کراوە و بۆ شوێنێکی جوگرافی تایبەت و بۆ قۆناغێکی تایبەت هاتووە. بەڵام کتێبێک کە بۆ هەموو مرۆڤایەتی هاتوێ و بۆ هەموو بەشەر بە پانایی زەمین بە درێژایی زەمان بریتێ لە قورئان. ئەوانی دیکە لە ئەنجامی ئەوەدا کە بۆ کۆمەلگایەکی دیاریکراو هاتوون، بۆ هەلومەرجێکی تایبەت، خی متعال بە پێویستی نەزانێ بیان پارێزێ. تەماشا بکە خوا تەنیا بۆ قورئان دەفەرمێ ئینا نەحن نەزەلنا الذیکڕ وئینا لەهو لەحافظون. ئێمە خۆمان دابەزێنەری دیکرین، خۆشمان پارێزەرینی. خوا قورئانی پاراستووە. ئێستا موسڵمانان هەمووی لەسەر هەموو قورئان یەکدەنگن، بە پێچەوانەی ئەوەی کە هەندێک لەوانەی کە بە پێی زانستی هێرمینۆتیقیا کە زانا ڕۆژئاواییەکان بۆ کتێبە تێکدراوەکانی خۆیان دایانناون، علم تەئویل نوسوس، بەو چاوە تەماشای قورئان دەکەن، بە پێچەوانەی گڕ و گاڵ و لافلێدانی ئەوانەوە. موسڵمانان هەموویان لەسەر هەموو سوورەتەکانی قورئان کە هەموو قورئان 114 سوورەتە، 86 مەککەیی لەگەڵ 28 مەدینەیی، لەگەڵ هەموو ئاەتەکانی قورئان کە 6236 ئاەتە، لەگەڵ لەسەر هەموو وشەکانی قورئان کە 77439 شەیە، لەسەر هەموو پیتەکانی قورئان کە 321 پیتە. مسلمانان لە ڕۆژهەڵات و بە ڕۆژئاوا لە باکوور و باشوور یەکدەنگن لەو کاتووە کە قورئان دابەزێ بۆ سەر دڵی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم تاکو ئێستا. بەڵام وەرە پەیمانی کۆن و نوێ بێنە، بایبڵ بێنە، هۆلی بووک. جاریکە باسم کردو من 3 نوسخەم لەلان بە 3 چاپی جیا، هەر کامێکیان لەوی دیکە جیایە. بەڵام قورئان مسلمانان بزان داخوا لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای دنیا دوو مسلمان کێشیان نیە لەسەر پیتێکی قورئان جگە لە قیرائەتەکان کە لە مصحفی عوثماندا خوا لێی ڕازی بە ئیجماعی سەحابە خوا لێیان ڕازی بێ دانراون، ئەوە جای اختلافی قیرائات. جا مەبەستم قورئان کە بەو شێوەیە خوا پاراستوویەتی کە بەو شێوە پارێزراو بێ. ئەدی کتێبەکانێکی بۆ نەپاراستوون، آخر کتێبەکانی کە خۆی پەروەردگار بۆ عەشیرەتێکی ناردوو، بۆ شوێنێکی جوغرافی دیاری کراو، بۆ قۆناغێکی مێژووی تایبەت، بۆی بە پێویستی نەزانی بیان پارێزێ. ئەدی پاراستنەکەی عایدی چێ کردوون؟ دەفەرمی ئینا ئەنزەلنا التەوڕات فیها هودا ونور يحكم بها النبيون الذين أسلموا للذين هادوا والربانيون والأحبار بما استحفظوا من كتاب الله وكانوا عليه شهداء. ئێمە تەوراتمان ناردووە ڕۆشنایی و نوری تێدا بوو، هودا ونور ڕێنمایی و ڕووناچی تێدا بوو. يحكم بها النبيون الذين أسلموا، پێغەمبەرانێک کە بۆ خوا ملکەز بوون حکمیان پێ کردووە. والربانی للذين هادوا، بۆ چێ؟ بۆ گەلی جوولەکە، کەواتە بۆ گەلی جوولەکە هاتووە تەورات. والربانيون والأحبار، زانایانی ڕەبانی و زانایانی حەبر حکمیان پێدەکرد بما استحفظوا من كتاب الله، بەهۆی ئەوە کتێب پاراستنی کتێبی خۆیان پێسپێردرا بوو. کەواتە پاراستنی تەورات و پاراستنی کتێبەکانی دیکەی خوا بە چێ سپێردراوە؟ بە زانایان. شتێک بە مرۆڤان بسپێردرا ئاوای دەپارێزن. ئێستا پەیمانی کۆن شتی وای دەگەڵ تێکەڵ کراوە لە قوتوش عتارێک دانیە. خوا ئینجیلێکی بۆ عیسا ناردووە، ئێستا 4 ئینجیلیان هەن نەسڕانیەکان. بەڵام قورئان لەسەر پیتێکی مسلمانان کێشەیان نییە. باشە مامۆستا بە ئەمەشی تێکەڵکەم ببوورە. ئەوەشە گوترێت کە شریعەتەکان هاتوون یەکتریان نەسخ کردوەوە، بۆ نمونە ئەو شریعەتە زۆرانەی بەنو ئیسرائیل کە هاتوون یەکتریان نەسخ کردوەوە، دوایش ئیسلامیش هاتووە شریعەتی ئەوانی نەسخ کردووە. عەرزم کردی لە ڕاستیدا ئەو بەرنامانە کە خوا ناردوونی بەرنامەیەکی بۆ هۆزێک ناردووە، وەکو هۆزی جوولەکە، بەرنامەیەکی ناردووە بۆ شوێنێکی جوغرافی دیاری کراوە،
بەرنامەیەکی نردوو بۆ قۆناغێکی مێژووی بەشەر ئەوە هەر بۆ خۆی کە قۆناغەکە بەسەر چووە کە کۆمەلگایەکە ئەوە بووە هەر بۆ خۆی خوای پەروەردگار تەنیا بۆ ئەوانی ناردووە بۆیە بەشەر ملزەم نەبوون کە بە دوای ئەو شەریعەتە بکەون کە بۆ قۆناغێکی دیاریکراو بۆ کۆمەلگایەکی دیاریکراو بۆ شوێنی جوغرافی دیاریکران ناردووە ئەوە دەتوانی وێنە بەوە بێنینەوە قوتابی دەچێتە مەکتەب دەچێتە قوتابخانە لە قۆناغی سەرەتایی کە ئێستا پێ دەڵم بنەڕەتی شەشی سەرەتایی تا سێەکەی ناوەندیش نوێی بنەڕەتی وانە ئایا ئەوەی کە لەیەکی بنەڕەتی دەیخوێنێ هەمان شتەکە لە نوێی بنەڕەتی دەیخوێنێ نەخێر ئایا کە دەگاتە نوێی بنەڕەتی هەر ئەو دارا و زارایە کە لەیەکی بنەڕەتی خوێندوێتی یا ئەو ژمێرە سادەیە کە لەوێ خوێندوێت هەرەوە دەخوێنێ نەخێر کە دەگاتە نوێی بنەڕەتی زانیاریەکەی بۆ چڕتر دەکرێتەوە بۆ خەست و خۆڵتر دەکرێت جا ئەوەی پێشێ ئەو قۆناغی هەڵبواردووە گوزەراوە معقول نییە جا تۆ بڵێ کە دەگاتە قۆناغی زانکۆ خۆ معقول نییە بێتەوە بۆ بنەڕەتی لە ڕاستیدا خوای پەروەردگار بەپی پەرستاندنی بەشەر لەسەر زەوی لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی هۆش و لە ڕووی شارستانیەوە بەرنامەکانی خۆی بۆ دابەزاندووە کۆتا بەرنامە کە بۆ مرۆڤایەتی دابەزاندووە بریتێ لە قورئان و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەویش هەر بەرجەستەکردنی قورئان لەسەر زەوی وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام قورئانی ڕوون کردوتۆ چۆن جێبەجێ دەکرێت بە ڕێبازەکەی خۆی بە سونەتەکەی خۆی کۆتا فەرمایشتی خوا بۆ مرۆڤایەتی قورئانە و قورئانیش ئەوەی لە باراندا هەیە بەشی چارەسەری هەموو گرفتووی کێشەکانی مرۆڤایەتی بکە بەڵام عیسا عليه الصلاة والسلام کە هاتووە خوای پەروەردگار دەفەرمێ مصدقا لما بين يدي من التوراة ولأحل لكم بعض الذي حرم عليكم هەندێک لەسەر جوولەکەکان قەدەغە کراوە بەهۆی کە مکوڕیەکانیانەوە بەهۆی گوناح و لادانیانەوە خوای پەروەردگار هەندێک شتی لێ قەدەغە کردووە کە عیسا هاتووە عليه الصلاة والسلام توێتی هەموو ئەو شتانەی کە خوای پەروەردگار لە کاردانەوەدا لێ قەدەغەکردنم بۆ تا ڕەوا دەکەمەوە کەواتە ئینجیل هەندێک شت کە لە تەوراتدا لە جوولەکەکان قەدەغەکرا ئینجیل توێتی نەخێرەوە ڕەوان چونکە ئەوە لەسەر گوناح و تاوانی ولادانی خۆتان ئەوەتان لێ قەدەغە کرابوو بۆ وێنە خواردنی گۆشتی حوشتر كل الطعام كان حلا لبني إسرائيل إلا ما حرم إسرائيل على نفسه من قبل أن تنزل التوراة هەموو گۆشتەکان حەڵاڵ بوون بۆ بەنو ئیسرائیل جگە لەوەی ئیسرائیل واتە یعقوب لە خۆی قەدەغە کرد بەر لەوەی تەورات بێتە خوارد دەڵێت جارێک یعقوب لە تەفسیری سوورەتی ئالی عیمران باسی ئەوم کردووە یعقوب نەخۆشیەک دەگرێ عرق النەسا جۆرە نەخۆشیەکە دەمار دوایی نەذر دەکات دەڵێ خوایە ئەگەر لەو نەخۆشیەم چابووم چ گۆشتێک لە هەموو گۆشتێکم زیاتر پێخۆشە من نایخۆم لە خۆمی قەدەغە دەکەم گۆشتی حوشتری پێخۆش بووە گۆشتی حوشتر لە خۆی قەدەغە دەکا وەکو کەفارەتی ئەوە کە وەکو ئەو نەذرە ئەیدە باشە یعقوب لەسەر خۆی نەزر کردووە گەلە نەخۆشی چاک بوو گۆشتی حوشتر نەخوا خۆمە ئەو نەزرەمان نەکردووە بەس مامۆستا ئازانم ئەو لەو شەریعەتە دوو خوشکیش جایز بوون بەڵێ بڵێ شتی دیکەش هەر هەبووە جا مەبەستم ئەوە یعنی خوای پەروەردگار شەریعەتەکانی دیکەی کەوە پێغەمبەرانی ناردوون لە وردەکاریەکانیدا پەیوەست بە بۆ کات و ژینگە و شوێنەوە بەڵام دوای ئەوە بەسەر چووە و مرۆڤایەتی گەیشتۆتە ئاستێک کە بگونجێ هەموو بە بەرنامەیەک بەڕێوە بپردرێ خوا قورئانی دابەزاندە بۆ هەموو مرۆڤایەتی وەکو دەفەرمێ وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا إن هو إلا ذكر للعالمين لمن شاء منكم أن يستقيم بەڵام پێشتر مرۆڤایەتی ئەوەی لە توانادا نەبووە ئەوەندە پێ نەگەیشتووە کە بەرنامەیەک و شەریعەتێک بۆ هەمویان بەس بێ بۆ جوولەکە بەرنامەیەکیان بواتوە لە وردەکاریەکانیدا بۆ گەلێکی دیکە بەرنامەیەکی دیکە بۆ گەلێککە بەرنامەیەکی دیکە بەڵام دوای ئەوەی کە مرۆڤایەتی گەیشتۆتە قۆناغی پێگەیشتن و قۆناغی ئەوەی کە هەمووی وەکو مرۆڤ وەکو مرۆڤایەتی کۆبێتەوە لەژێر سێبەری و چەتری شەریعەتێکدا ئەمجا خوا کۆتا کتێبی خۆی بۆ دابەزاندن بە کۆتا پێغەمبەری خۆیدا عەلەیهی سەڵات وسەلام و لە دوای ئەوانیشەوە دەرگای پێغەمبەراتی گاڵەدرا و دەرگای وەحی خوای پەروەردگار گاڵەدرا بۆ چونکە ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام
و ئەو قورئانە بەشی هەموو مرۆڤایەتی دەکات. بەڵێ مامۆستا یەکێک لە ئیمامەکان من بە ئیمامی جەساس گوێم لێ بووە بەڵێ ئەڵێ هەندێک لە زانانی متأخرین پیان وایە لە شریعەتی محەممەددا نەسخ نییە بەڵام ئەوان کەسانێکی شارەزانین چونکە بۆچوونەکەیان کەسێک لە سەحابە و تابع و تابعینی لەگەڵان نییە. بەڵێ الجەساس دیارە زانایەکە کتێبی چێ بەناوی ئەحکام القورئان زانایەکی حەنەفی مەزهبە و زانایەکی معتەبەرە. دیارە وەکو گوتم جارێکی دیکە دەبێ بینەوە الجەساس مەبەستی لە وشەی نەسخ چییە؟ ئەگەر چەمکە گشتیەکەیەتی هەمومان یەک دەنگین کە لە قورئاندا لە موسحەفەی لە بەردەستماندا هەیە هەندێک ئاەت هەن نەسخیان بەسەر داهاتۆ بە مانای گشتی بوون و تایبەت کراون مطلق بوون و بەنددار کراون مجمل و مبهم بوون و تەفسیلیان پێدراوە ئەوە ڕاستە. ئەگەر مەبەستی پێ ئەوەیە حکمێک لابرابێ بەنسبەت سنەتەوە ڕاستە سنەت هەم قورئان سنەتی نەسخ کردوێتەوە وەکو وێنەی قیبلەمان هێنایەوە هەم سنەتی سنەتی نەسخ کردوێتەوە. خوای يعني پیغمبر عليه الصلاة والسلام دفرمي كنت نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها فإنها تذكركم الآخرة وكنت نهيتكم عن ادخار لحوم الأضاحي من أجل الدافة ألا فكلوا وادخروا. أما دوينا پیغمبر دفرمي عليه الصلاة والسلام ليم قد غكر بون سرداني گۆڕەستان بکەن بەڵام ئێستا فەرمانتان پێ دەکەم سەردان بکەن و لێم قەدەغە کردبوون کە گۆشتی قوربانی هەڵبگرن پاشە کەوتی بکەن لەبەر ئەوەی ئەو ساڵە میوان هەبوون خەڵکی غەوارە و فەقیر و ئاتاش هات بوو بۆ حەج ئەگەر ئێوە گۆشتەکانی قوربانی تا هەڵگربانە ئەوانە هیچ نەدەو بیخۆن من ئەجلی دافە دەڵێ خەڵکیی غەوارەی هەژار کە هاتوون بەڵام ئێستا کە ئەو خەڵکە غەوارەیە نییە ئێستا گۆشتی قوربانی بیخۆن هەڵی بگرن و پاشە کەوتی بکەن. کەواتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە قۆناغێکدا فەرمێتی مەچن بۆ سەر گۆڕەستان ترساوە لەوەی کە تووشی شیرێک ببن لە خاوەن قەبرەکان بپاڕێنەوە وەکو زۆر مسڵمانی نەزان ئێستا لێ ئەسک و پرسک دەپاڕێنەوە یا دەچن پێیان وایە کە ئەو پیاوچاکە دەتوانێت زەرەر و قازانێکیان پێ بگەێنێت کە لە ڕاستیدا هەرخوای متعال سبحانه وتعالى هەموو شتێکی بەدەستە ئەگەر نا ئەو بەندەی خوا کە دەچی بۆ سەر گۆڕەکەی دەبێت دوعای بۆ بکەیت تەنانەت پێغەمبەریش صلی الله عليه و آله وسلم دەبێ ئێمە دوعا بکەین خوا پلەی بەرز و بەرزتر بکاتەوە نەک لێی بپاڕێنەوە چونکە لێ پاڕانەوە لە غەیری خوا شیرکە جا کە دوای ئەوەی دڵنیا بووە نەخێر ناچە سەر گۆڕانە بۆیان لیان بپاڕێن بەڵکو بۆیان دەپاڕێنەوە فەرمێتی بچن هەروەها پێشێ فەرموویەتی گۆشتی قوربانی هەڵمەگرن لە کات ساڵێکی دیاریکراودا بوو ئەوە دوای ئەو ساڵە بەسەر چووە خەڵکی غەوارە و هەژار و نەدار نەهاتوون فەرموویەتی بجا گۆشتی قوربانی ئەوە بکە هەروەها پێشێ لێی قەدەغە کردوون لە بەکارهێنانی قاپ و قاچاقێک کە بۆ شەراب بەکاریان هێناون کاتی خۆی دوای فەرموویەتی ئین الظروف لا تحلل ولا تحرم شيئا پێشێ فەرموویەتی لە مەشکە و کوندە و کوپە ئەوانەی کە شەرابیان تێدا خواردوونەوە ئەوانە بەکارمێنن دوایەوە کە قۆناغەکە بەسەر چووە خەڵک تەواو حاڵی بوون کە شەراب و مەی حرامە و قەدەغەی و پیسە دوای فەرموویەتی ئەو قاپ و قاچاقانە بەکاربێنن چونکە قاپ و قاچاق هیچی حەڵاڵ و حرام ناکەن پێشێ بۆ لێ قەدەغە کردوون نەوەکو بۆ هۆی بەکاریانانی پەرداخەکە و مەشکەکە و کوپەکەوە شەرابیان بکەوێتەوە یات دوای ئەوەی دڵنیا بووە جارێکی دیکە میل بەلای ئەوەدا ناکەن فەرموویەتی قاپ و قاچاقانە با خەسارە برۆ کاریان بێنن کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی فەرموو بۆ قۆناغێک دوای لە قۆناغێکەکەدا ئەوەی پێشێ فەرموویەتی لای بردووە بەڵام ئێمە لە قورئاندا شتی وامان نییە وەکو باسم کرد کە خوا شتێکی فەرموو بێ دوایی لە شتێکی دیکەی ئەوی لابر بێت بەو واتایی کە زانایانی پاشین وشەی نەسخیان پێ بەکارهێناوە. مامۆستا ئەڵقەی ژمارە 88 کۆتایی هات ئینشاءالله لە ئەڵقەکانی بێتەوە زیاتر دەچینە سەر ناوەڕۆکی کتێبەکە ئینشاءالله. ئینشاءالله وەڵای من لێرەوە ئامۆژگاری هەموو لایەک دەکەم کە ئەم باسە وەکو گوتم باسێکی عیلمیە و دەبێ بینەران و بیسەران زیاتر عەقڵ و دڵی خۆیان هەڵگوشن خۆیان عەزیەت دەن ورتر بنەوە و پێشم خۆشە تەنیا بەوەندەی کە ئێمە دەڵێن ئیکتیفا نەکەن
کتێب و سەرچاوی دیکەشەکە تەماشا بکەن بۆی بەرچاویان ڕۆشنتر بێ و بە تایبەتی ئەم نامیلکەیە بخوێننەوە و ئینشاڵڵا و کتێبەی کە نووسیومە هەڵبەتە 90 تەوەرە یەکێ لە تەوەرەکانی باسی نەسخە ئینشاڵڵا چاوەڕێ ملۆم بەیەندا چاپ دەکرێت ئەویش بە وردی بخوێننەوە کە ئەو کتێبە بە تەماشم بیکەم بە پێشەکی کۆی تەفسیری قورئان لە چاپی دووەمیدا خوا پشتیوان بێ چونکە ئەو بابەتە بەڕاستی دەهێنێ و من دەشزانم ڕاجایی لەسرە و ئێستا زۆربەی هەر زۆری زانایان دەڵێن نەخێر ئاەتی مەنسوخ لە قورئاندا هەیە بەڵام من دوای لێکۆڵینەوەی زۆر و دوایەوە هەموو قورئانم تەفسیر کردووە هیچ ئاەتێکم لێ هەڵ نەکەوتووە ناچار بم بڵێم ئەو ئاەتە منسوخە بە چەمک و واتای زانایانی پاشین کە حکمەکەی لابراوە یا خوێندنەوە حکمی لابراوە یاخود خوێندنەوەکەی لابراوە خوا پاداشم باتەوە مامۆستا سپاس دەکەین بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەمەڵقەیەشمان تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم